مرۆڤ و چاڵاکیە ئابووری و سیاسیەکانی هۆکاری سەرەکی تێکدانی ژینگەیە بە درێژایی مێژووی مرۆڤەکان لە پێناو بەرژەوەندی خۆیاندا چاوچنۆکانە هێرشیان کردۆتە سەر دارستان و دەریاکان بەبێ ڕەچاوکردنی شێوازی دروستی پاراستنی ژینگە ئەو سەرچاوە سروشتیانەیان بۆ دەستکەوتی خۆیان بەکارهێناوە لە هەرێمی کوردستانیش شێوازی جیاوازی پیسکردنی ژینگە هەیە کە بوونەتە مەترسی بۆ مرۆڤ و گیانلەبەرانیش. سەرۆکی دەستەی پاراستن و چاککردنی ژینگە لە کۆنفرانسێکیدا باز لە ژینگەی پاک دەکات و دەڵێت سەدان کیلۆمەتری زەوی لە ناوچە سنووریەکان بەهۆی چاندنی بۆمبەوە پیسکراون پێشنیاریش دەکات تا بتوانرێت ئاوی ژێرزەوی بەکارنەهێنرێت تاکو و درەختەکان سوودی لێ ببینن. تا ئێستاش ڕووبەرێکی زۆری فراوانی هەرێمی کوردستان بەتایبەت ناوچە سنووریەکان ئەو مینانەی سەردەمی شۆڕشەکانی پێشووکە چۆن دەڵێ حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق چاندویانە بەشێکی ئەوەی شەڕی 8 ساڵی نێوان عێراق و ئێران ئەم هەموو چۆن دەڵێ بەشێکی دی ئەوانەی سەردەمی داعش مە پێمان دەڵێ ئێمە ڕووبەری خاکمان پیس بووە بە چاندنی مین لە هەمان کاتیشدا هێشتا لە هەندێک شوێن لە پێناوی زیادکردنی بەروبوومی کشتتوکاڵی پەینی کیمیاوی بەکارهێنرێ کە پێویست بەوە دەکا ئێمە پەینی سروشتی بەکاربیێنی نەک پەینی کیمیاوی لێرەدا واتە هەوا بەچی پیس دەبێت بەسێ هۆکاری سەرەکی یەکەم بریتە لە زیادبوونی هۆکارەکانی گواستنەوە کەواتە چیمان پێویستە گواستنەوەی گشتیمان پێویستە پاسمان پێویستە تراممان پێویستە شەمەندە فەرمان پێویستە هۆکاری دۆمیان بریتە لە زیادبوونی ژماری دانیشتوان لە نێو شارەکاندا لە کاتێکدا 650 ساڵ لەمەوبەر لە 160 دانیشتوانی هەرێمی کوردستان لە لادیەکان بوون لە 140 لە نێو شارەکاندا بوون ئێستا لە 180 دانیشتوان لە نێو شارەکاندا لە 120 لە گوندەکاندا. نوێنەری وەزارەتی ڕۆشنبیریش لە کۆنفرانسەکەدا ئامادە بوو باسی لەو یاداشتانە کرد کە ئاراستەی وەزارەتی ڕۆشنبیری کران جەختیشی کردەوە کە وەزارەتی ڕۆشنبیری بە گرنگیەوە لە بواری ژینگە دەڕوانێت و یاداشتەکان لە بەرنامەی کاری وەزارەتدا دەبێت بۆ جێبەجێکردن. ژینگە شتێک نییە پەیوەندی بە ململانی سیاسی بە خلافی ئایدۆلۆجی بە بەرژەوەندیەوە بێ شتێکە پەیوەندی بە هەمومانەوە ڕەگ بە کۆرۆنا مەسەلەی ژینگە کەیسێکی گشتیە چاکەی گشتیە لە بەرژەوەندی هەموو لایەکدا ئەم ئەنجومەنە ئیشی ئەوەیە وەزارەتەکان و لە ڕێگای وەزارەتەکانەوە هەموو حکوومەت ناچار بکە کە ژینگە بکاتە قەزیەژی گشتی چونکە لە ڕابردوودا لە ڕاستیدا کەمتر ژینگە خاوەنداری هەبوو خاوەنی هەبووە هەر کەسێک بە ئیجتیهادی خۆی وەزارەتێک لە ویلایەتێک لە وڵاتر ئێستا ئەمە وا دەکا کە هەموو وەزارەتەکان هەموو حکوومەت خۆی بە خاوەنی پاراستنی ژینگە بە ئەرکی خۆی بزانێت. ئێستا هەموو دنیا سەرخاڵە بۆی کە گۆی زەوی گەرم بووە دەرەجەیەک 2 دەرەجە لە گۆی زەوی گەرمی گۆی زەوی کەم بکەینەوە هەموو دنیا سەرقاڵی و کۆنفرانس مؤتەمەراتی گەورە دەکرێت سیمینار و وەرکشۆپ و شتی زۆر زۆر گەورە دەکرێت لە هەموو وڵاتەکاندا هەتا لە هەرێمی کوردستان ئێمە لە مانگی ڕابردوو 2 وەرکشۆپی گەورەمان کرد لەسەر ئاستی ناوچەکە بۆی کە کار بکەین بەرنامە ئێمە چی بۆی کە ژینگەی گۆی زەوی کە لەم گەرم بوونە مشارک بین بەشدار بین بۆی کە چی بکەین بۆی کە ژینگە باشتر بکەین. هەرچەندە لە سەرتاسەری جیهان هەڵمەتێکی بەرفراوان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی سەرژینگە و کەمکردنەوەی هۆکارەکانی گەرمبوونی زەوی کە هەڕەشە لە ژیانی مرۆڤایەتی دەکات بەڵام چاوچنۆکی سەرمایەداران و ناهۆشیاری بەشێک لە خەڵک بەرامبەر ژینگە وای کردووە مەترسیەکان بەردەوام بن و خەباتی زیاتری پێویست بێت بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی سەرژینگە لە هەرێمی کوردستانیش چەندین ڕێکخراو لەو بوارەدا کار دەکەن بەڵام حکوومەت هەنگاوی پێویستی بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی سەرژینگە نەناوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.